بە مەبەستی گرنگیدانی زیاتر بە بەرهەمی نێوخۆی لەلایەک و ڕەخساندنی هەلی کار بۆ دەیان دەرچووی دانەمەزراوی زانکۆ و پەیمانگاکان لەلایەکی دیکەوە چوارەمین فستیڤاڵی بەرهەمە خۆماڵیەکان لەم ساڵدا و لەژێر ناونیشانی با هەمومان ژینگەمان خۆش بێت لە قەزای چەمچەماڵ بەڕێوە چوو. لە فستیڤاڵەکەدا دەیان کارگە و خاوەنکار لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستانەوە با نمایشکردنی کاڵا و کەلوپەلەکانیان بەشدار دەبن. ئەم فستیڤاڵە بڵین بۆ گەنجان کارێکی باشە، جار وایە سەری گەنجێ بێ ئیشە بێکارە بێ دەرەتان ناتوانێت لێرە سودمن بێ و کاڵەکانی لێرە عەرز بکە بۆ سودمن بێ لەو ئیشێ کە ئێ بەرهەمی بێنێت. وەڵایەوە زۆر زەرور لەبەر خەڵکێکی بە وەنێم وەزعەوەتر یعنی شتەکان تا چەند ئەرزان بێ زیاتر خەڵک ڕوویتی ئەکات. منیش زۆر حەزەکەم بەم جۆرە فستیڤاڵانەی کە لە هەش شار و شارۆچکەیەکی کوردستانە ئەنجامەدرێ بۆ دوو خاڵی زۆر گرنگ. خاڵی یەکەمیانەوەیە کە ئەو خانم و گەنجە دەزڕەنینانەی کە لە کوردستانە هەمانە و تا ئێستا شاراون لە ماڵەکانیانە لێرە ئەناسرێن کە ئێمە خاوەنی کۆمەڵێک گەنجی دەزڕەنینین. دوو لە هەمووی گرنگتر ئەوەیە لێرە میلەتی خۆمان بە بەرومی خۆمان ئاشنا بێ، کام تەماتەی خۆمانە کام بەرومەی خۆمانەی. من وەکو گەنجێک ئەوەم پێ باشترەکەەوە شتومەکان زیاتر ناوخۆیی بێت وەک لە هاوردەی دەرەکی و هەروە لە ڕێگەی بۆ هەلی کاریش دڵنیاییەوە ئەم فستیڤاڵ و چالاشیانە هەلی کار بۆ گەنجانە ڕەخسێنێ و سوودیش هەم بۆ کۆمەلگا و ئاسی ڕۆشنبیری پێشکەشەکە و هەروەها گرنگی بەرهەمی ناخۆ بۆ وڵاتەکە شێوازی کللتور و هەڵسوکەوتی ئەو شوێنە دەستنیشانەکە بۆ نوێسەکە کەسێکی بیانی سەردانی وڵاتەکە بکە بڵێ بەرهەمی ناخۆی تۆ چییە، هیچ شتێکت پێ نەبێ بیزانی کابرا لەوانە گاڵتەت پێ بکەن. سەرپەرشتیاری فستیڤاڵەکەش دەڵێت ئامانجیان لە سازدانی فستیڤاڵەکە گرنگیدانی زیاترە بە نمایشکردنی بەرهەمە ناوخۆیەکان و ناساندنیانە بە هاوڵاتیان. هاوکات هەوڵیان داوە گەر بە ڕێژەیەکی کەمیش بێت داشکاندن لە نرخی کەلوپەلەکاندا بکەن. ئامانجمان بگەڕێنەوە بۆ بەرهەمە ناوخۆیەکان، ئامانجمانەیەک بگەڕێنە بۆ سروشتە جوانی کوردستان، ئامانجمانەیە ژینگەمان خۆش بێ بۆ مەبەستە کە هەساین بە ئەنجامدان ئەم فستیڤاڵە. دوێت تریش کە مەحەلێکی کارە بۆ دەرچووی پەیمانگا و زانکۆکان کە هەیەنە 10 ساڵە تەواوی کردو، هەیەنە 5 ساڵە تاوای کرد خوێندی تەواو کردو و هەر توش نەفسی هاتووە لە ماڵە. ئەمە هەلێ کارە هەم جەوێکە هەم ناساندنی خاوەن پیشەیەکی خۆیەتی ناساندنی بەرهەمەکەیەتی. ماوەی چەند ساڵێکە لەلایەن گروپ و ڕێکخراوەکانەوە لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان گرنگی بەم جۆرە فستیڤاڵانە دەدرێت. ئەمەش ئەو ڕاستیە دەسەلمێنێت کە دەکرێت ئەم فستیڤاڵانە وەک بازاڕێکی ساڵانە بۆ ساختکردنەوەی بەرهەمی نێوخۆیی ئەژمار بکرێت. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، چەمچەماڵ.